کرد کە چوومە لای سیاسیەکان بۆ ئەوەی بزانین ئایا ئەوە ڕاستەوەی دەلفیکە ئەوەی تاقیکەمەوە ئەنی من حەکیمترین کە سیاسینە ئەڵێ چوومە لای سیاسیەکان و چوومە لای شاعرەکان و شاعرەکانیش شتەکانیان بۆ دەهات نەیان دەزانی چییە خۆیان دەیان نووسی بەبێ ئەوەی بزانن چییە ئەو خەڵکەی کە گوێی لێ دەگرتن باشتر دەیتوانی شتانێک لەسەر شتەکانیەوان بڵێ تا خۆیان یانی هوشیار نەبوون بۆی کە دەیان کرد دواتر باسی پیشەیەکان دەکات ئەمان لە پیشەیەکانە ئەڵێ ئەوان زانستێکیان هەبووە دوێنێت لەوانەی پێشووە باسی زانستەکەمان کرد هەندێک ئەو زانستەی کە سوکرات باسی ئەو زانینەی سوکرات باسی دەکات لەگەڵ ئەو زانینەی کە سۆفستاییەکەیەتی یا مهندسێکەیەتی ئەوانەمان باس کرد کە جیاوازیەکە چییە لەسەر جارێکی تر من تۆزێکی تر تیش دەخەمەوە سەرە و جیاوازیە دوایەوەی تر بەرە و ئەوە دەڕێن کە دەستنیشانی ئەوە بکەین چونکە ئەوە بکەین کە تۆمەتەکان لەکوێوە دێن بۆچی چونکە ئەمە زانست ئەومان زانی ئەوەی کە سوکرات زانینە بەڵام بە هەز دەکات زانینێکی ناوشیارانەیە کە ئەمەمان زانی چییە ئەو کاتە دەرزانین سەرچاوی تۆمەتەکانی سوکرات لەکوێوە دێت تەبەن ئەوەی سوکرات ڕوبەڕووی دەبێتەوە ئەو زانینە ناهوشیارانە یعنی ئەوەی کە تۆ شتێک دەکەی بەڵام نازانی بۆ دەیکەی ئەوەی کە ئەو ڕوبەڕووی دەبێتەوە لە ڕاستیە تایپێک لەو جۆرە لە کەس دروست دەبێت کە هوشیار نین بەوەی دەیکەن و ئەم جۆرە لە کەس دەبێتە سەبەبی ئەوە کە کۆمەلگا ئەو بەڵگەیەی دەستکەوێت کە سوکرات بەرێتە ئەو شوێنە کە تۆمەتباریکە بە تۆمەتێکە ئەو لێ بەدوورە یعنی هەر ئەمەیە شەرعیەت دەدا بەوەی کە سوکرات تۆمەتبار بکرێ ئێستا بەرەبەرە شتەکە تۆزە نادیارە بۆتان ڕۆشن دەکەمەوە تەبەن ئێمە لە سەردەمێکا دەژین فعلەن لەو سەردەمەی کە ئێمە تایە دەژین ئەو زانستەی کە سوکرات بە زانستێکی ناوشیارانە باسی دەکا هەموو دنیای تەنیوە ینی تەبەن کاتێ ئەو زانستەش ئەو زانستە تەقلیدیە جێگەی تا پەرە بسێنێت تا دەسەڵات پێیاکە ئەو زانینە هوشیارانەی کە هەیە ئەوە چی دەبێت ونی دەکا ئینسان ونی دەکا یعنی هوشیاری کەمتر دەبێتەوە بۆی کە دەیکا ئەوە چییە جاوە لە ناو پیشەیەکانە دەردەکەوێت دەڵێ من کە چوومە ناو پیشەیەکان تامە ناو زانستە ئێسەیەتی ئێستا لە کۆکانە دەخوێندێت هەمووی پیشەیە هەمووی ئامانجی دروستکردنی کەسێکی پیشەیە وە کۆمەلگای مۆدێرن لەسەر ئەساسی پیشە دروست دەبێت ینی کۆمەلگایەکە لە دوایەوەی کە ئامرازەکان کە سیستەمی کارکردنەکەیان لە ناو خۆیانان نیە لە دەرەوەی خۆیانە وەکو داسێک کە چۆن کارکردزانینی کارکردنەکە ئەوەی کە کاری پێدەکا و جوڵەکەی پێدەکا لە ناو داسەکان نیە لە ناو کەسەکایە کە داسەکە هین دەکا بەڵام لە ناو ئامێرە وانە لە ناو ئامێرە ئەو جوڵانە هەمووی هین دەکرێن بەرمەجە دەکرێن و ئەم بەرنامەیە دەخرێتە ناو مادەیەکەوە و ئەو شتە بەپی ئەو ئیشەکە جوڵەکەی خۆی دەکا ینی سیستەمی کارکردنەکە هاتووەتەکی هاتووەتە ناو ئامێرەکەەوە تاوان کام سەردەماس ئامراز دەگۆڕێ بۆ ئامێر و تەکنۆلۆژیا دروست دەبێت لەگەڵ هاتنی تەکنۆلۆژیا ئیتر بەرەبەرە ئەم جۆرە لە زانین ئەم جۆرە لە زانستی پیشەیی پەرە دەسێنە و دەسەڵات پێیان دەکات ئەو زانستەی کە سوکرات نەقدی دەکات و نەگەر پەرە دەسێنێ هەموو شتێک لەسەر ئەساسی ئەو زانستە دادەمەزرێ تەنانەت دەوڵەتیش تاوان مەکتەب خوێندن و خوێندنگاکان دەگۆڕێن سیستەمی خوێندن دەگۆڕێن سیستەمی خوێندن فەرەزەن جاران کە کۆلەکەینەکە وایە زانکۆیەکە وایە لە زانکۆ ئەوروپیەکان بەر لە سەدەکانی ناوەڕاستە هەتا دەگاتەوەی کە زانکۆی مۆدێرن دروست دەبێت زانکۆیەک بوو لەگەڵ ینی دین و فەلسەفە و کۆمەڵە شت دەخوێنداتیایە کەمتر پیشەیی بوو لەوەی کە پیشەیی بێ بەڵام بەو معنایە ناوەی کە لەوێ دەخوێنرا هینە ینی وەکو بڵێ فەلسەفیە و هوشیاری دروست دەکات نا ئەوەش جۆرێکی تر لە کارکتەری دروست دەکرد بەڵام پیشەکەی جیاواز بوو ینی پیشەکەی پیشەیەکی کۆمەڵایەتی بوو نەک پیشەیەکی مادی بەڵام دوای ئەوە کە زانکۆ دەگۆڕێ
کە ئامێر دروست دەبێ ئەو کاتەیتر جۆرێکی تر لە زانین دێتە ئاراوە کە زانینی ئەوە نیە منداسەکە چۆن بۆشێنم زانینی ئەوەیە چۆن ئەم ئامێرە بخەمەیش ئەلێرەوەی تر ڕاضیات پێویستە کۆمەڵە زانستەیە پێویستە بۆی زمانی ئامێرەکان ئێمە فێر ببین تاوەکو بخرێنە ناوی شەکانەوە ئەم زانستە زانستێکی پیشەیە تاوان دەوڵەت لەسەر ئەساسی ئەم زانستە دروست دەبێت هەر دەوڵەتیش هەموو شتێک لەسەر ئەساسی ئەمە دروست دەبێت و لە هەر شوێنەکە پەروەردە زانست و پەروەردەی پیشەیی بەهێز بوو ئەوە دەوڵەتیش بەهێزە حکومەتیش بەهێزە سە لە وڵاتی ئێمە مەوزوعی پەروەردە و پرۆسەی خوێندن لەو پەڕی لاوازی خۆیەتی لەبەرەوە چیە حکومەتەکەشت لەو پەڕی لاوازی و لەرزۆکی خۆیەتی یعنی ئەساسی دامەزراندنی حکومەت و دەوڵەتی مۆدێرنیش لەسەر چی دامەزراوە لەسەر ئەو پەروەردەیە دامەزراوە ئەو پەروەردە پیشەیە چونکە ئەو پەروەردە پیشەیە کۆمەڵە خەڵکی پیشەیی دروست دەکات کە پەیوەندیەکی پیشەییان هەیە لەوەی کە پەیوەندیەکی ئیتنیکیان هەبێ خێڵەکیان هەبێ فلانیان هەبێ یعنی گروپێکی تر دروست دەبێت لە پیشەیەکان جا تەبەن سوکرات کێشەی لەگەڵ ئەمەیە زانستی پیشەیی ینی ئەو زانینەی کە تۆ لە پیشەکانە بۆ پیشەیەکەتە وە کێشەکە لێرایە ینی بۆچی چونکە زانستی پیشەیی لە ڕاستیا زانستێکی بەمانە ڕاستەقینەکە ئینسانی نییە بۆچی ئینسانی نییە ئەوەی ئینسانیە ئەوەیە ئەگەر ئینسان نەبێن نەکرێت و ئەوەش ئینسانی نییە ئەگەر بێت و ئینسان نەبێ بکرێت ئێستا ئامێرەکان شتانێک دەکەن جاران ئینسانەکان دەیان کرد کەواتە ئەمە کە هەیە ئەم زانستە زانستێکی ئامێریە و ڕەبتە بەشە ئامێریەکەی ناو ئێمەوە و ئێمە لە بەشە ئامێریەکەی خۆمان کردومانەتەوە چیمان کردووە خستومانەتە ناو مادەیەک مادەکە بەو سیستەمە ئیش دەکا یعنی ئەمە چییە ئەمە ئامێرە و ئەم زانستە ڕەبتێکی جەوهەری ینی جەوهەری ئامێر پێک دێنێت بە معنایەکی تر کاتێکە کەسێک کەس دەکا جەوهەری بوونی ئەم عیبارەتە لەم زانستە ئەو کەسە چییە ئامێرە و تەبەن ئەو جۆرە کەسانەی کە وەک ئامێر ئیش دەکەن ینی دەقیقن فعلەن کەسانێکی ئامێرین جا ئەم کەسە ئامێریانە لەگەڵ فەرزەن بوونی حیوانیانەی ئینسان ئەمە بوونێکی تر هەیە بوونی ئامێریانیە ئینسان لەگەڵ بوونی مرۆڤانەی ئینسان ئەم سێبوونە لە هەر هەستێکیان لەناو ئینسانە هەیە و ئینسان لەناو کامیانە حزور پێیا دەکات دەبێتە کام لەوانە دەبێتە بوونێکی ئامێریانەی دەبێت یا بوونێکی حیوانیانەی دەبێت یا بوونێکی ئینسانیانە کامیان لەناو ئەمە حاکمە لەسەر ئەم کەسە طبعا بوونە ئامێریەکە ڕەبتە بە موڵکەوە بوونە حیوانیەکە ڕەبتە بە غەریزە و داوا غەریزیەکانەوە بوونە عەقڵیەکەش ئەوەی کە مرۆیەکەیە ئەمەیان ڕەبتی بە ئینسان خۆیەوە هەیە هەر یەک لەمانەش چییە زانستی خۆی هەیە زانینی خۆی هەیە زانستە ئامێریەکە زانستێکی نائاگایانەیە بۆچی چونکە ئەوەی کە لەناو ئێمە ئەو زانستە وەردەگرێ و ئیشی پێدەکا ئەو سیستەمە وەردەگرێ و ئیشی پێدەکا لە ڕاستیا بوونەوەرێکی هوشیاری نییان بوونەوەر یعنی بوونە ئامێریەکەی ئێمەیە منطقە ئامێریەکەی ئێمە هوشیاری نییە چۆن دەزانین هوشیاری نییە لە ئەزمون بچووکترین ئەزمونی خۆمانە ئێمە دەتوانین ڕێک هەست بەو جیاوازیە بکەین کە بوونە ئامێریەکەمان تێدەکەوێت لەگەڵ بوونە ئینسانیەکەمانە بۆ نمونە لە لێخوڕینی سیارە تۆ دەتوانی زۆر بە ئاسانی سیارەکە بدەیتە دەست جسمت بوونە ئامێریەکەت خۆشت بچی بۆ شوێنێکی تر لەناو خۆتا لەناو بوونە ئامێریەکەتان نەبی یعنی چی لەناو بوونە ئامێریەکەتان نەبی یعنی بیر لەوە نەکەیت تۆ سکانەکەت چی لێکەیت و ئەو شتانەی کە هەیە ئیشان پێ بکەی ئەو کاتە تۆ بەبێ بیرکردنەوە چی دەکەی ئەم شتانە خۆیان جسمت بەکاریان دێنێ تەنانەت تۆ پێویستت بەوە نییە بزانی دەوروبەرەکەت بخوێنیتەوە بۆەوەی بتوانێ ڕێگاکە ئێنکەیت بەعکسەوە کە بیرت کردەوە ئاواسێرکەی شتەکان ببینی یعنی ئاگایت کەوتە ناوی ئەو کاتە کێشە دروست دەبێت لە سیستەمەکە لەبەرەوە تۆ چەند نائاگابی چەند لە حاڵەتێکی نائاگایانابی لە لێخوڕینی سیارە ئەوەندە سیارەکە باش لێ دەخوڕی
بۆچی چونکە ئەوەندە چاوت ئاماژەکان سەریع وەردەگرێت ئەوەندە سەریع دەیدا بە مێشکت دەیدا بە جەستەت و لەوێەوە جارێکی تر ئەو جوڵەیە دەکەی کە بەرامبەر ئەو شتەی کە ڕوبەڕوو دێ جوڵەیەکی جوابێکی مەزبوطت دەبێ بەوە. وە لە شتەکانی تریشا من لە وانەکانی تریشا باسم کردووە کابرایە کە ڕسم دەکا وێنە کێشە نەکو نەرمەند دەتوانێت وێنەی هەر کەسێک بەکو خۆی بکێشێتەوە ئەمە ئیشێکی ئامێریە ئەمە بوون ئامێریەکەیەتی بوون ئامێریەکەی ئەم کەسەیە کە پەروەردە کراوە گەشەی کردووە. بۆچی بەچیا دەزانین بۆ دەزانین کە کامێرایەکیش ئەم ئیشە دەتوانێت بکە چی هەیە کە ئامێر ناتوانێت بیکە و ئێمە دەتوانین بیکەین چی هەیە کە حیوانێک ناتوانێت بیکە ئێمە دەتوانین بیکەین. ئەوەی کە لەم دوانە دەمێنێتەوە و دوانە بەو دوانە ناکرێ ئەوە ئیتر دەکەوێتە کوێ دەکەوێتە ناو منتیقە ئینسانیەکەی ئێمە تامان تەنها لەو شوێنەشا چی هەیە هوشیاری هەیە. یعنی بە معنایەکی تر ئێستا کەسێک برسێتی کۆمەڵە هین هەیە هێزەیە لە ناو ئینسانەکە پاڵ پێوە دەنێن بۆی بچێ نانەکە پیاکە و بیخوا و هەر ئەسڵەن تۆ دەکرێت نانەکە بخۆی هیچ ئاگاش لە نانەکە نەبێ کە دەیخۆی ئاگا لێی نەبێ ینی خەیاڵ نەدەی بە نانەکە ئەمانە هەمووی دەکرێت. اینجا ئێمە گەر بیرکەینەوە ئێمە دەزانین حیوان هەموو ئەم ئیشانە دەکا بەڵام بەبێ ئەوەی چی هەبێت هوشیاری هەبێت. کەواتە کێشەی سوکرات لێرە لەگەڵ ئەوانەی کە ئەم زانینیان هەیە و خۆیان بە حەکیم دەزانن کێشەی سوکراتە لەگەڵ ئەو دوو جۆرە لە زانینە کار هیچ کامیان زانینێکی زانین نییە بەبوونە ئینسانیەکە ئینسان ئەی ئێمەش ئینسانین دەبێ ئینسانەکەمان چی بکا لێرە نەک حیوانەکەمان چی بکات چونکە حیوانەکە تۆ بتێونەتەوە ویشی خۆی دەکات شتێکی جەبریە کۆمەڵە یاسای جەبریەیە ئیشەکان دەکات و بەبێەوەی تۆ ئینکەدیانی یانی تۆ پێویستت بەوە نیە جسمت ئاگادارکەیتەوە کە برسێتی ئەو تۆ ئاگادار دەکاتەوە کە برسێتی یانی تۆ پێویستت بەوە نییە چاودێری ئەوە بکەی بزانی ئەرێکەی برسیت دەبێ بۆچی چونکە ئەو ئاگادارت دەکاتەوە گڵۆپی سوورە بۆ دادەگرسێنەکە برسیتە یعنی ئەو فرمانەکە دەردەکات. جا ئەلێرەوە جا تێکەڵیەکی زۆر زۆر کراوە لە بینی ئەوەی کە پیشەیی و حیوانیە وەکو زانست ئەمە ناونراوە زانست و بووەتە بەدیلی چی هوشیاری ئەو زانینەی کە بە منتیقە ئینسانیەکەی خۆمان هەمانە دەبێت پەیدایکەین و ئەوە کراوەتە مەسئولیەت ئەو دوو جۆرە لە زانین کەچی ئەوی تر چییە هەردوو خراوەتەوە کۆ وابێ کەس پێویستی بەمە نەبێت کەس پێویستی بەوە نەبێت بۆچی چونکە ئەو کاتەی تر ئینسانەکە هەست دەکات تەنها پێویستی بەوەیە حیوانەکەی داوای دەکات ئەنی غەریزەکان و ئەوەی کە ئەو داواکاریە جەبریانی کە لە ناو ئینسانە هەیە ئەم داواکاریانش تاوان جەبرین هیچی اختیاری نین هەمووی کۆمەڵی هێزە ئیجبارت دەکات بۆی بیکەیت تۆ لەو حاڵەتا چیت کۆیلەیت ئەوی تریشیان شتە پیشەیەکەیە کە ئێمە وا تەسەور دەکەین بە اختیاری خۆمان دەیگەین ئەویش مەحکومە بەچی باماشەوە مەحکومە بە کۆمەڵە یاسای جەبری تۆ اختیاری شتێک دەکەی ئەویش ئیجبارت دەکات بەوەی کە بە سیستەمەکەی خۆی یعنی وەکو چی وایە وەکو وایە من اختیاری ئەوە دەکەم یاری شەترەنج بکەم بەڵام کە کەوتمە ناو یاری شەترەنجەوە ئەو کاتە ناچارم بەو یاسایانە ئیشکەم کە چییە کە دانراوە و نابێ لەیلادەم ینی اختیارت هەیە بچیتە ژوورێ بەڵام اختیارت نییە لە ژوورەوە بە کەیفی خۆت بژوڵیتەوە لە ژوورەوە محکومی بە کۆمەڵە یاسا ئەگەر ئەو یاسایانە پەیڕەونەکەی یەکسەر فرێ دەدەیتە دەرەوە. جا لێرە ئەم جۆرانە پەروەردەی پیشەیی و پەروەردەی غەریزی چوزانم ئەمەی کە هەیە ئەم پەروەردانە هیچی
پەروەردەکردنێکی مرۆییانە نییە، پەروەردەکردنی شوێنەکانی ترمانە. ئێستا لە کۆمەلگای مۆدێرنە بوونە ئامێریەکەی ئینسان یەک زەمینەی زۆر گەورەی بۆ سازاوە چی بکرێ؟ دەرکەوێ پەرەی پێ بدێ و هەموو ژیان لە ناو چیا دەبینێتەوە؟ لە ناو ئەو بوونە ئامێریەکە هەیە. و لێرەشەوەی تر تەمان پەیوەندی ئینسانانەی ئینسانەکان ئەو کاتە چی دەبێت؟ نامێنێ. بۆچی؟ چونکە بوونە ئینسانیەکە حزوری نییە تاوەکو پەیوەندی ئینسانیەکان هەبن. ئەو کاتە پەیوەندیەکان چین؟ پەیوەندی پیشەین بەردەوام و پەیوەندی پیشەیەکان کۆمان دەکەنەوە. طبعاً ئەوەش کە هەر دەکەوێتە ناو منتەقە ئینسانیەکەوە فۆرمێکی تری بۆ دروستکراوە، پیشەیی کراوەتەوە. بۆ نمونە ئێستا دین شتێکی پیشەیی نییە، شتێکی ئینسانیە، دەکەوێتە ناو منتەقە ئینسانیەکە ئینسان. کەچی چی کراوە؟ پیشەیی کراوەتەوە. کەسێک دەچێ کۆمەڵەشت دەیە فێری دەبێت و دواتر وەکو پیشەیەک مێنەیەک ئەنجامی دەدا و وەکو هەر مێنەیەکی تر چۆن مێنە دنیایەکان هەیە ئەویش لە زمنی سیستەمێکە ڕێک خراوە و ئەویش مەعاشی خۆی وەردەگرێ بەرامبەر بەچی؟ بەرامبەر بەوەی دەیکا. یعنی ئەویش چی کراوە؟ پیشەیی کراوەتەوە. و لە کاتێکە یعنی هەمووی خراوەتە ناو بازار و پیشەوە، هەر هەموو و هەر شتێک. ئێستا فەرەزەن کەسێکی دینی پیشەیی قسەی دەڕوا دەبێت پیشەیی بێ. ئەگەر پیشەیی نەبی تۆ هیچ قسەیەکە لێوە ناگیری، لێت وەرناگیرێ، قبوڵە کەس خەڵکەکە ئیتر تۆ شەهادەت نییە، شەهادەی قسەکردنەکەت نییە، لەبەرەوە دەبێ ئەمە شەهادەی پیشەکەت بدەنێ و شەهادەی و پیشەیەشت بدەنێ. ئەمانە هەمووی چین؟ هەمووی پیشەیی. سوکرات کێشەی لەگەڵ چی هەیە؟ لەگەڵ ئەمانە هەیە. ئێستا فەرزەن ئەم کەسە کە کەسێکە خۆی بە دین پیشەیانە خەریکی دینە، ئەم کەسە وشیار نییە بە دین، چونکە لەوە تێناگا کە دین چی نییە؟ پیشەیەک نییە. ئێمە وەکو پیشەکانی تر شکارێکی ئامێری نییە. ئەمە تێنەگەیشتنەکەیە. ئەلێرەوە سوکرات کێشەی هەیە. ئەو شتانەی کە ئینسانین، ناپیشەین، ئەخلاقین، کراون بەچی؟ بە ناوێک لە ناوەکانەوە کە دەیانەوێ وانیشانم بدەن ئینسانیەکەن و کەچی پیشەیەکەشن. یعنی بەڕواڵەت ئینسانین، بە جەوهەر چین؟ پیشەین. سیاست جێگەی ئەخلاق دەگرێتەوە. سیاست شتێکی پیشەییە کەچی وا نیشان دەدرێت کە شتێکی ئینسانی و پەیوەندی بەڕێخستنی ئینسانەکانەوەیە. لە کاتێکا پەیوەندی بەڕێخستنی بوونە ئامێریەکە ئینسانەکانەوەیە، نەک بوونە ئینسانیەکە. پەیوەندی بە بوونە پیشەیەکە ئینسانەکانەوە هەیە، نەک بوونە ئەخلاقیەکە ئینسانەکانەوە. هەموو ئەوانی تر بەو شێوەیە. سوکرات دیە چی دەکا؟ دەیەوێ ئەم دوانە لە یەکجا کاتەوە. دەیەوێ ئەو پەردەیە لادا کە بە ناوی بوونە ئینسانیەکەوە دراوە بە پیشەیەک، پەردەی لەسەر هەر ماڵێ بڵێ ئەمە پیشەیە و پیشەش ئێمە پێویستمان بە هوشیاری نییە، باکسەوە پێویستمان بە ناهوشیاریە. کەسە پیشەیە باشەکان ئەوانن کە هوشیاریان دەگاتە دەرەجەی سفر. بۆچی؟ چونکە کە هوشیاری هەبوو بوونە پیشەیەکەت ناوکەوت دەکشێتەوە، ئەو دقەتە نامێنە لە ئیشەکەتە. تۆ دەبێت تەواو چی بکەی؟ تەواو ببیتە شتێک مێشکت بەوەی بە ئاسانی مێشکت فرمانەکان بدا بە دەستت جوڵەکە بکە، نابێت و ئەرقەلەی بۆ دروستکەی، چونکە بیرت کردەوە ئەرقەلە دروست دەبێت. ئەوە زۆر جا لەوانەیە ئینتان کرد بێ لە ئیشەکە کە لێی دەزانن، بەڵام بیرتان کردوەتەوە یەکسەر چی بووە؟ تێک چۆ ئیشەکە. بیرت دە شتێکگەیە ئیتر دۆخێکگەیە بەری دەدەیت، دۆخە لە دۆخەکان نامێن دەچیتە دۆخێکی تر، کە کەوتیتە دۆخێکی تر ئەو کاتە چی دەبێت؟ ئیشەکەت تێک دەچێت. یا لەبەرەوە ئەم زانینانە هەمووی زانینی جیاجیان و ئەوەشی فریای ئینسان دەکەوێت لە ڕاستیە. ئەو زانینە هوشیارانەیە کە لە منطقەی بوونە مرۆییەکە ئینسانە دروست دەبێت، نەک بوونە پیشەیەکەی.
و چەندیش ئینسان پەرە بە دووبوونەکەی تر بدا ئەوەندە بوونە ئینسانیەکەی خۆی فەرامۆش دەکات و چەندیش بوونە ئینسانیەکەی فەرامۆش کرا پەیوەندی نێوان ئینسانەکان لە پەیوەندێکی ئینسانیەوە دەگۆڕێ بۆ پەیوەندێکی یا پیشەیی یا بایۆلۆژی یا پیشەیی کە ئێستا ئەگەر هەر ئاوا بە حاڵ بی لەم وەزای خۆمان بکەینەوە دەزانین دووشت تاکی ئێمە ئاراستە دەکات یەکێکیان پیشەیە ئەوی تریشیان پەیوەندی بایۆلۆژیەکەیە یعنی ئەم دوانن هەمووی لە پێناو ئەم دوانە ئیش دەکەن ئەوەی کە ناومان ناوە شەهادە و ئەم شانە پیشەوەوانە ئەوی تریشی ڕەبتی بە ژیانی ئایلە و ژیانی بایۆلۆژی تۆوە هەیە ئەم دوانەیە لەمە تێناپەڕێ لەبەرەوە ئەو کەسانەی کە هەن ئەوانن کە پیشەیەکیان هەیە ئەوانەی بوونیان هەیە ئەوانن کە پیشەیەکیان هەیە ئەوانەی کە پیشەیان نیە ئەوانە چین ئەوانە نین بە معنایەکی تر هەر لە هەر ئینسانێکی ئەو جۆرە لە کۆمەلگا بوونی ئینسانیانەی ئینسان دەرکەوێ و ئینسانەکە هەوڵ بدا پەرەی پێ بدا ئەو ئینسانە بەردەوام لە ڕێگەی ئەو کۆمەلگایەوە دەبێتە شتێکی نەبوو نەبینراو چەند تۆ لە ناو منتیقە ئینسانیەکەی خۆتابی ئەوەندە لە ناو منتیقەکانی ترا چی دەبی ون دەبی لەبەرەوە ئەوەی بوونی هەیە کێیە ئەو دوو ئینەکەی ترە ئەو کەسانن کە لە دوو دۆخەکەی تران و ئەوی تریان بوونی نییە وە کێشەکەی سوکرات ئەلێرایە جا سوکرات لە شوێنەکە دەڵێ من کە لەگەڵ پیشەیەکانە قسەم کرد سێر دەکەم ئەوانە زۆر بەڕێک و پێکی ئیشەکانی خۆیان دەکەن ئێتر پیشەیەکان کێنەوانەی کە شت دروست دەکەن بینایە دروستی دەکا شمشێرە دروستی دەکا لەو سەردەما بزانت پیشەکان چی بوون ئەلە زۆر بە دەقیق ئیشەکانی خۆیان دەکرد بەڵام نەیان دەزانی ئەوەی دەیکەن چییە ئەڵێ لەبەرەوە من نە بە زانینەکەی ئەوان زانستەکەی ئەوان زانابووم نە بە جەهلەکەی ئەوانیش جاهل بووم یعنی نە ئەو جاهلەی کە ئەوان هەیەانە من پێی جاهل بووم وەگەوان ناو زانستەی کە ئەوانیش هەیەانە من پێی زانا بووم بەڵام من پێم باش بوو ئاوا بمێنمەوە کە هەردووکیانم نەبێ ینی چی ینی نەزانی ئەم نەزانین و زانینە هەردووکیان ئەگەر پێکەوە بن ئەگەر ئەم زانینە پیشەیە وا بکە من نەزان بم لە بوونە ئینسانیەکەمە و وشیاری بە بوونە ئینسانیەکەم ئەوە من ئەمەش ئەم زانینەم ناوێ ئەم زانینە سەبەبی نەزانینەکە بێ ئەمەشم ناوێ چونکە من نامەوێت لەویان نەزان بم ئەلێرا نەزان بم کێشە نییە وەفعلا بوونی ئینسانیانەی ئینسان ینی بەرپرسیارەتی ئینسانیانەی ئینسان لە بوونە ئینسانیەکە ئاەتی لە بوونە پیشەیەکەیان نییە ینی من لە بەرپرسیار نیم لەوەی کە بۆچی نەبووم بە مهندسێکی باش بۆچی نەبووم بە چوزانم هەر ئیشێکی پیشەیی ترکە هەیە نەبووم بە تەبیبێکی باش تەبیبێکی باش ینی بۆ معنایە باش لە زانینەکە لە زانستەکە نەک باش بە معنای ئەخلاقیەکەی کە دەڵێن دکتۆری باش ینی چی ینی ئەوە ناڵسو کەوتی باش لەگەڵ نەخۆشەکە دەکات ینی ئەوەی کە دەتوانێت باش چارەسەریکە دەتوانێت نینەکەی تەشخیصکە دواتر دەرمانێکی شیاوی بداتێ و چاکی کاتەوە ئەمە ینی ئەوە ناباشە لەگەڵ نەخۆشەکە باشە لەگەڵ نەخۆشەکە شتێکە و لێزانە لە نەخۆشی نەخۆشەکە و دەزانێت چۆن چارەسەریکە ئەلێرا زۆر بە ئاشکراستی پێ دەکەی لەوانەیە خراپ بێ لەگەڵ نەخۆشەکە لەوانەیە قۆڵی ببڕێ لەوانەیە شتانەگەیە بیکە بەڵام چاکی دەکاتەوە لێزانە دەزانێ ئەم منتیقەی کە دکتۆرەکەیشی تیا دەکا منتیقە ئینسانیەکەی کێ نییە ئینسانەکە نییە لەوانەیە لەو فترەی ئەم دکتۆرە مامەڵە لەگەڵ ئەم ئینسانە دەکا منتیقە ئینسانیەکەی وێرانکە بەڵام جسمی چاک کاتەوە منتیقە ئینسانیەکەی وێرانکە بەوەی کە وەکو کۆیلەیەک سەیریکە بەوەی کە وەکو شتێک سەیریکە و ئەمیش
لەویا لەبەر ئەوەی چاک بێتەوە لەبەرەوەی هەست دەکات ژیانی لە دەستی ئەوایە بێدەنگ بێ لەوەی کە ئەم ئاوا دەیکاتە کۆی لەوە بە کەیفی خۆی شتی ینی ئەمری بەسەرا دەکات. ئەلێرا چییە؟ بوونە ئینسانێکە ئەو کەسە دەکەوێتە خەتەرەوە لە پێناو چییە؟ لە پێناو ئەوەی کە چاک بێتەوە. چکوێ چاک بێتەوە؟ خۆی نا جەستەی چاک بێتەوە. بوونە حیوانەکەی چونکە تۆ لە منطقەی بوونە بایۆلۆجیەکەی ئینسانە هیچ دەکات ناتوانێت بچێتە ناو منطقە بوونە عەقڵیەکەیەوە. مێشکی ژەر بایۆلۆجیایە و ئەوەی ئینسان هوشیار دەکات مێشک نییە چونکە ئەگەر مێشک بووایە حیوانیش مێشکی هەیە فیل مێشکی ئەوەندەیە ئەمە ئیشی مێشک نییە. مێشک تەنها عاز دەنێرە و ئەم شانەرێک دەخا ئەوانەی لە دەرەوە کە ئەوە مێشکە فەرەزەن مست کە سارە لێ دەخڕم لە دەرەوە شتێک ئاماژەیە کە یەکسەر مێشکم دەیخوێنێتەوە و دەینێرێ بۆ جەستەم و جەستەم ئەو ئەرسو کەوتە بەرامبەر ئەوەی کە هەیە دەیکا ئەمە شتێکی ئامێریە هەر ئامێرێکی تریش دەیکا وەکو چۆن دەرگایەکی ئۆتۆماتیکی کە تۆ دەچیتە بەردەمی کە چوویتە بەردەمی ئەوە دەخوێنێتەوە کە تۆ لە بەردەمیایی بۆ دەکرێتەوە و دووریش کەوتیتەوە بۆ خۆی دادەخرێت. ئەمە شتێکی ئامێریانەیە. ئێستا تا حەدێکی زۆر وینەکان ڕۆشن بوونەوە ئەو زانستەی ینی ئەو نەزانەیە کە سوکرات باسی دەکات دەڵێ ئەوان نەزان بوون بەڵام وایان دەزانی زانان ئێستا مەبەستەکە ڕۆشن بوویەوە نەزانیەکە لەکوایە. بۆچی؟ چونکە سوکرات دەڵێ پیشەییەکان زانستێکیان هەبوو بەڵام نەیان دەزانی بۆ ئەمە دەکەن چونکە تۆ ئێستا بوونە ئینسانیەکەت و بوونە حیوانیەکەن هەردووکیان دەبێت چی بن؟ دەبێت زەمینە بن بۆەوەی بوونە ئینسانیەکەت بێتە ئاراوە. بە معنایەکی تر بابێنەوە سەر دکتۆرەکە. دکتۆرەکە ئەگەر بێت و ئینسانیان ینی بوونە ئینسانیەکەی دەرکەوێ دەبێت لە چاکردنەوەی ئەم نەخۆشە مامەڵەکردن ینی نەخۆشیەکە ئامانج نەبێت جەستەکە بوونە ئینسانیەکە ئینسانەکە ئامانج بێ ینی لە ڕێگەی ئەمەوە بوونی ئینسانیانەی ئەو ئاشکرا بێ دەرکەوێ زەمینەیەک بێ بۆ دەرکەوتنی بوونە ئینسانیەکە. بە معنایەکی تر پیشەکە چی بێ؟ پیشەکە مەجالێک دروستکا بۆەوەی ئەو چاک بێت بۆی چاکی خۆی لەویا ببینێتەوە بۆی ئەو ببینێ بزانێ ئەرێت دەتوانێت چاک بێ یا نا چاک بێ لە چاکردنەوەی نەخۆشیەکە نا چاک بێ بەوەی کە کەوتوەتە ناو پەیوەندی وە کەسێک کەوتوەتە بەردەسی کەسێک کەوتوەتە بەردەسی کەسێک هاتووەتە بەردەم ئەم لە دەستی ئەمایە ئەم لێرا بوونە ئینسانیەکەی چۆن ئاشکرا دەبێت. تاوان لەبەرەوەی ئینسانەکان گرنگی بەوە نادەن بوونە ئینسانیەکەی چی لێ دێ و چی لێ نایە و دایمە چاوی لەوەیە چاک بێتەوە نەک چاوی لەوەیە ئەرێ ئەم دکتۆرە بوونە ئینسانەکەی وێران دەکایانە. بۆ نمونە لە کولیە کە تەلەبەی ئەمە دەچێتە زانکۆ بوونە ئینسانەکەی لەو پەڕی خەتەری خۆیایە. بۆچی؟ چونکە لە ناو درۆیەکی گەورایە بە ناوی زانستەوە بە ناوی زانینەوە هیچ شوێر نابێت و لێرە ئەو بوونە ئینسانیە لی دەدرێ سەرکوت دەکرێ بەڵام تەلەبە لەبەرەوەی پیشەکەی دەستکەوێت چی دەکات؟ ڕازی دەبێ بەوە ڕازی دەبێ وەکو حیوانێک مامەڵەی لەگەڵ بکرێ وەکو ئامێرێک مامەڵەی لەگەڵ بکرێ وەکو وەسیلەیەک بۆ پارەپەیاکردن. ینی ئەمانە هەمووی ڕازیە بۆچی؟ تەنها بۆەوەی پیشەیەکی دەستکەوێ. ئەلێرا بوونی ئینسانیانە ئینسانەکان چی دەبێ؟ وێران دەبێ و کاتێک پیشە مەعنا وەردەگرێت کە بوویە زەمینە بۆچی؟ بۆ دەرکەوتکردنی بوونە ئینسانیەکە. سیاست کاتێک کە ئەخلاق لە سیاست دەخرێتە دەرەوە و کەسەکە دەڵێ ئەمە سیاستە ئەو کاتیانی چی؟ ینی ئەمە ئەخلاق نییە ئەڵێ تۆ بۆ وات کرد ئەڵێ دێت سیاست وایە. کاتێک کە تۆ ئەخلاق دەخەیتە دەرەوەی سیاستەوە یەکسەر ئەخلاق دەکەوێتە ناو جۆرێک لە پیشە کە پیشەی لێزانی و قسەزانی و فێڵبازی و ئەمەیە چۆن بتوانین خەڵک وەکەیتەوە. ئەو کاتە ئیتر لێرە کە ئەخلاقت دەرکرد ئەو کاتە پەیوەندی سیاسی نێوان تاکەکان پەیوەندێکی ئینسانیانە نییە و سیاست دەبێتە زەمینەیەک بۆ دەرکردنی بوونە ئینسانیەکە ئینسان لە جاتیەوەی ببێتە زەمینەیەک بۆ ئاشکابوونی بوونی ئینسانی ئینسان.
کاتێک کە ئەمانە دەبنە حاکم پیشەکان دەبنە حاکم لەسەر بوونی ئینسانی ئینسان و بوونە ئینسانیەکە دەبێتە وەسیلەیەک بەدەست پیشەکانەوە ئەو کاتە ئەوە ڕوو دەدا کە سوکرات لێ دەترسێ لەبەرەوەیە دەڵێ پیشەیەکان وایان دەزانی هەر ئەم پیشەیان دەزانی ئەمیشیان دەزانی وایان دەزانی ئەوەی کە ئەوان هەموو شتێک دەزانن لەبەرەوە مادام لێرە دەتوانێت نەخۆشەکە فەرەزەن چاکاتەوە دەبێ دەشتوانێت چی بکە بڕیاری ئەوەشی بۆ بدا کە چۆن هەڵسوکەوت بکە و بڕیار لە ژیان لە شتەکانی تیشی بدا بۆچی چونکە مادام لێرە ئاشارەزایە یعنی هەموو شتێک دەزانێت تاوان سۆفستایەکان ئەوان سۆفستایەکان پیان وایە هەموو شتێک دەزانن و سوکراتیش پێی وایە تواناکانی ئینسانەکان جیاجیان هەر کۆمەڵە ئینسانێک لە مەجالێکا دەتوانن بزانن و سۆفستایەکان کە دەڵێن هەموو شتێک ئێمە هەموو شتێک دەزانین دەتوانین فێری هەموو شتێکتان بکەین لە ڕاستیە ئەوەی فێریان دەکەن زانینەکە نییە زانین نییە ئەوەی فێریان دەکەن ئەوەیە کە دەتوانن وایان لێ بکەن لای خەڵک وا ببیندێن کە ئەو شتە دەزانن وا ببیندێن ئێستا لە جاتیەوەی خەڵک وا بکە یەک سیستەمە دەیە شهادەت پێ دەدا شادەیانی چی کە شادەی دا ئەمە موهەندیسەیانی چی یعنی وای کرد کە وا ببیندێ شتێکەیە دەیزانێ لە کاتێکە نایزانێ ئەلێرەوە ئیتر ئەم کەسە کە شتەکە نازانێ ئەلێرە وە واژ نیشان دەدا دەزانێ ئەلێرە دەکەوێتە ناو گەورەترین درۆ لەگەڵ خۆی لێرە بوونە ئینسانەکەی چی لێرێ کاتی ئەمەی قبول کرد وێران دەبێت کاتێک کە بەم درۆیە ڕازی بوو کە خۆی دەزانێ نازانێ ئەمە ئەوەی سوکراتە ئەڵێ ئەوان نەیان دەزانی کە نازانێ یانی چی یانی خۆیان کوێر کردبوو لە بەرامبەر نەزانی خۆیان بەڵام من دەمزانی کە نازانم لەبەر ئەوە من حەکیمتر بووم لەوان یعنی کەسێک کە بەو پرۆسا دەڕوا ئەم شایەتیەی بۆ دروست دەبێ وا دەبیندێ کە نازان وا دەنیشان دەدا کە دەزانێ ئەم کەسە زۆر نەزانترە لەو کەسەی کە هەر نازانێ و دەزانێ کە ئەمە نازانی هوشیارە بەوەی کە نازانی جا ئەلێرە ئەم وشیاریە ئەلێرە کە ئەوەی سوکرات دیفاعی لێ دەکا نەزانین نییە لە ڕاستیە هوشیاریە بە نەزانین هوشیاریە بەو درۆیەی کە ئێمە وا دەزانین و کەچی نازانین هوشیاریە بەو درۆیەی کە هەموو شتەکان فاسد دەکات هوشیاریە بەوەی کە ئێمە پێمان وترا زانایە لەو شتا دەرەوە پێی وتین و خۆشمان دەزانین کەوانیە بەڵام ئێمە بەردەوام دەبین لەسەر چی لەسەر درۆکە لەسەر ئەوەی بۆمان دروست کراوە خۆمان ئەو اعتقادە لای خۆمان دروست دەکەین کە دەزانین و ئیتر کاتێکیش ئێمە ئیشەکان دەکەین زانینەکە نییە ئەو کاتە چی دروست دەبێ فەساد دروست دەبێ لەبەرەوە هوشیاری زانین بە بێهوشیاری ئێترە و کارە ساتر دروست دەکا کە دروستی دەکا